سڵاو ڕێز خۆشەویستی بۆ هەموو لایەک بەدەم ڕێگاوە ویستم هەنێ قسەتان بۆ بکەم کە من کێشەم چییە. سەرەتا بەر لەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کتێبەکەی خۆمم بۆ هاتووە عەزیزان بۆ کۆمەڵێ برادەر لە ئەوروپا و لە بەریتانیا ئەوانە تاوەکو بە هەدیە پێشکەشیان کەم ئەوانم بۆ هاتووە پاشانیش وەڵام بۆ پرسیار دەمەوە کە کێشەی من چییە. عەزیزان طبعاً هەمووتان مێژووی من ئەزانن ئەوەیشی کە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە لە مێژووە منی ناسیوە ئەویش خۆی هەموو شتێک ئەزانێ. بەزەم قسانم بۆ ئەوانەیە کە من بە تەواوەتی ناناسم لە ڕابردوو هەموو شتێک. یەکێتی و بە تایبەتی گۆڕان واتە گردی دەباشان و گردی زەرگەتە ماوەیە کە مەسەلەن نایەن شەڕێکی شەریفانە لەگەڵ ئارام ئەحما بکەن، یەن لە ڕێگەی کەسانێکەوە کە سلووکیان سفرە، خەڵکانێکی چەقاوەسو و خەڵکانێک کە لەگەڵ کۆمەڵێ خەڵکی ترا شەو و ڕۆژخەریکی جێندان بە دایک و خوشکی یەکتری بە ئاشکرا، یەن ئەم کەسانەیە یان خەڵکانێکی بێناونیشانیان هێناوە بۆ دروستکردنی فایل و چیرۆک و جێندان و سوکاتی و ئالەم بابەتانە. تاوان ئەمەش بە پارە ئەکرێ، مەسەلەن $500 $1000 ئێن بە کەسانێکە بێن ئاوا قسە بکەن. ئەمەش بۆ چی واکەن بەڕاستی؟ بۆ ئەوەی کە سوکاتی بە ئارام ئەحما بکەن لە ڕێگەی کێشەوە لەگەڵ کەسانێک لە ڕێگەی کەسانێکی تێهەڵدرا و بێکەسایەتی و وەکوتم چەقاوەسو ئەوانە بە عەقڵی خۆیان بۆ ئەوەی من ببم بەتەرەف وەڵامی ئەمانە بدەمەوە، اینجا بڵێن کاکە ئارام ئەحمەد ئەوتە لەگەڵ ئەو جوێنفرۆش و شەڕە جوێن وشتانە ئەخەریکی ئەو یاریە و ئەوە ینی ئەیانەوێت لەم ڕێگایەوە بێحورمەتی بە ئارام ئەحمە بکەن، یعنی قاچی من ڕابکێشنە ناو وەڵامدانەوە بە کۆمەڵێک کەسانی بێ هەموو شتێ لە حەقیقەت هەتا بێ عایلە بێ خانەوادەش بەڕاستی. ئەمە یاریەکەی کوڕەکانی نەوشوام سەفا و پاڤڵ و قوباد و وەهاب هەڵەبجەی و ئالەم بابەتانەیە کە ئەم کارە ناکەن. طبعاً هەمووتان ئەزانن کە ئارام ئەحمەد مێژوەکەی چۆنە و چی بە بنەماڵی بارزانی بە پارتی بە یەکێتی بە فڵان و فیسارەکان بە گۆڕان و نەوشوام سەفا بە هەموو ئەوانە چیم کردووە مێژوەکەم دیارە. خۆ من هیچ کاتێ چاوەڕوانی ئەوە ناکەم کە ئەمانە گوڵم تێبگرن، چاوەڕوانی ئەوە ناکەم کە ئەمانە بێن بڵێن بەخوا برا ئارام ئەحمە ڕازەکا و زۆر پیاوە و زۆر شەریفە و ئەوەتەی هەیە هەر لە هەموو شتێکشتی وان نییە لە ڕاستیان. من چاوەڕوانی هەموو ئەمانەکەم، چاوەڕوانی فایل پێچانەوە، درۆکردن، جوێندان، سوکایەتی بە خۆم بە بنەماڵام بە کەسوکارم، چاوەڕوانی هەموو ئەمانەکەم، چونکە هەر وەکو منتەقی ژوایە لە ڕاستیە، ینی منتەقی عەقڵیش هەر ئەوەمان پێڵێ. منتەقی عەقڵ ئەوەیە کە تۆ بەرەو ڕووی کۆمەڵێ مافیا و چەتەی جەماعەتی دەباشان و جەماعەتی گۆڕان و ئەمانە ئەبیتەوە یا جەماعەتی پارتی خۆ لە بەرامبەرە ئەوانش نایان بڵێن وەڵی کاکە ئارام ئەحمە زۆر پاک و جوان و زۆر ڕێک و پێکەوە قسەکانی ڕاستە. ئەبێ کۆمەڵێک خەڵک بێنن بۆ جوێندان و سوکایەتی جا ئەم خەڵکانە ئەیهێنن کە لاواسترین خەڵکەکانی ناو کۆمەلگای کوردی بێ، یعنی لاکۆڵانیترین و چەورەترین و گەمژەترین ئینسانەکانی ناو کۆمەلگایە بێ. خۆ ئەگەر ئێستا جەماعەتی گۆڕان یا جەماعەتی یەکێتی یا وەهاب و پاڤڵ و قوباد و چیا و نمنم و ئەمانە بەهاتنایە لە ڕێگەی کەسێکی خۆیانەوە ئەم قسانیان بکردایە ئۆتۆماتیکی وەڵام مەدانەوە، یعنی لە ڕێگەی کەسانێکەوە کە موقعیەتێکی سیاسی، موقعیەتێکی کۆمەڵایەتی، موقعیەتێکی ئەخلاقی هەبوایە. ئەگەر لەم ڕێگایەوە قسە بە ئارام ئەحمە بووتایە یان چیرۆشی بۆ بهۆنیایەتەوە ئۆتۆماتیکی ئاهاتمە سەرخات حەسب الئوسوڵ وەڵام ئەدا یا ڕەنگە ڕێگەی دادگایشم گرتایەتە بەر بۆ ئەوەی کە ئەو قسانەی کە یەکەن بیسەلمێنن. بەڵام کێشەکەی من ئەوەیە، واتە ئەوەی کە کورد ئەڵێ دەست و پێی منی کە لەبچە کردووە ئەوەیە کە ئەم کەسانە بە بەرنامە یەکێتی و گۆڕان بە پارەیەک ئەم هەموو جوێنە ئەدەن، ئەم هەموو چیرۆکە ئەهۆننەوە بۆ ئەوەی من ببمە تەرەفی ئەم خێڕی تێڕیانە ناکرێ بەڕاستی عەزیزان خۆشەویستان.
یعنی ناتوانم من هەرچێک ئەەکەم ناتوانم کەسایەتی خۆم مێژووی خۆم بهێنمە ئاستی ئەم کۆمەڵە خەڵکە لات و پووت و گوێن فرۆش و بێدایک و باوک و بێخانە و لانەی لە ڕاستیە ناکرێت. یعنی کەسەکان ئەبینم ئاوا جوێنم پێ ئەدەن و قساکەن و ئەوانە ناتوانم کەسایەتی خۆم بەرمە ئاستی ئەمانە وەڵامیان بدەمەوە. خۆزگە سەرانی گردەکە و سەرانی دەباشان تۆزێ بە ئەخلاقەوە سیاسەتیان نەکرد وەکو چۆن ئارام ئەحمەد بەناو عینوانی خۆیانەوە هەمویانم ڕسوا و تڕۆ کردووە و مەلەفی هەمویانم بۆ کۆی کۆمەلگا و بۆ مێژوو دەرخستووە ئەوانش بەهات نایە لە ڕێگەی کەسانێکەوە کە بەڕاستی خاوەنی کەسایەتی بوونایە و خاوەنی باگراوەندێکی معرفی بوونایە و جێگەوڕێکی ڕێگایەکی سیاسی و ئەخلاقی و کۆمەڵایەتیان هەبوایە هەرچێکیان بە منەوە ئاسان ئەهاتم وەڵام ئەدایەوە ئەموت ئەمە ڕاستیەکانە تۆ درۆکەی ئاوا بەڵام ئێستا دەسم بەسراوە من بەڕاستی من نازانم چۆن جوابی ئەوانە ئەدەیتەوە عیبە بۆ من یعنی بەڕاستی هەست بە شەرمەزاری یەکەم کە بێم وەڵام بەم شتانە بدەمەوە. ئەمە وەڵامێکە بەڕاستی بۆ هەموو ئەو ئینسانە شەریفانە کە تێبگەن کە لە بەرامبەر کۆمەڵێ مەهاتەرات و تەخوین و چیرۆک و حیکایەتی درۆینە و ئالەم بابەتانە ئارام ئەحمەد کە بێدەنگە لەبەر ئەوەیەکە ئەو کەسانی کە گۆڕان و یەکێتی دایان ناون بۆ سوکایەتی و جوێندان بە من بەڕاستی ئاسیان زۆر سفرە ئاسیان نزمە یەکێتی و گۆڕانیش هەر ئەمەیانەوێ کە من بکەومە ناو ئەو شەڕانەوە و وەڵام بەم لات و لوتانە بدەمەوە ئەو کاتە بڵێن بە ئارام ئەحمەدەوە تا وەڵام بە فڵان و فڵان و ئەوانە ئەداتەوە لەگەڵ ئەوانە کێشەی هەیە و لەگەڵ ئەوانە شەڕی هەیە و لەگەڵ ئەمانەوە یعنی ئەیانەوێت سوکایەتی بە کەسایەتی بکەن لە ڕێگای کۆمەڵی خەڵکی سووک و بێشەخصەت و بێ کەسایەتیەوە بەڕاستی منش ئەو خەونیان نایەنمێتی لە حەقیقەتە ئەگەر جەماعەتی نەو شوام سەفا و گۆڕان ئەگەر وەهاب هەڵەبجەیی ئەگەر پاڤڵ و قوبات ئەگەر شانازی ئیبراهیم ئەحمەد بەقەدەر سەرە دەرزیەک شەرەفیان هەیە کەرامەتیان هەیە ئابڕوویان هەیە باشە ئەگەر ڕوود نەبوونەتەوە لە هەموو ئەخلاقێکی سیاسی و کۆمەڵایەتی با خۆیان بێنە وەڵامی ئارام ئەحمەد بدەنەوە بزانم ئەو شەهامەتیان هەیە بزانم ئەو جورئەتیان هەیە نە ئەویان نییە چونکە ئەزانن کە چۆن یەخیان پێگرم و چۆن باژی قسەکەنان پێ ئەدەم بەڵام قەت ئەو شەهامەتیان نییە لە ڕاستیان وەیە ئەوە منم خەوانی شەهامەتم کە قسە و باسەکانی خۆم بەم ڕێگەیە ئەەکەم بەڵام ئەوان ناتوانن بێن وەڵام بەو شتانەی من بدەنەوە ئاوا ئەکەن. شاناز بەو مێژوە پیسەوە کە هەیەی ئەخلاقیەن حتا سێکسیەن حتا کۆمەڵایەتیەن هەموو شتێن بەس بە ناوی خۆیەوە یەک دێردشم بڵێ ئەزانێ کە من چی پێەکەم قەت ئەو ئازایەتی نییە من تەحەدایەکەم بەڕاستی وەهاب هەڵەبجەیی ئەگەر تۆزێ ئابڕووی هەیە با بە ناوی خۆی یەک قسەم پێ بڵێن پاڤڵ و قوبات ئەگەر خۆشیان شەهامەتی ئەویان نییە با لە ڕێگای کەسانێکەوە ئەو قسانە بکەن کە معتەبەر بن کە بیان ناسن بەڕاستی کە تۆزێک کەسایەتیان نەبێ تۆزی ئەخلاقیان نەبێ باشە چیاو نما ئەگەر زەڕێ شەرەفیان هەیە بنمونە با خۆیان قسە بکەن زان ئەو شەهامەتیان هەیە نە خۆیان ماستاوەکەن پەیوەندی بەمەوەکەن پەیوەندی بەوەکەن کاکە کاگاران بۆواکە و کاگاران برای ئێمە و کاگارام ئەوە و کاگارام ئەوەیە شکە خۆیان ئەو ئازایەتی ئەو شەهامەتیان نییە بەڵام ئارام ئەحمەد ئەو ئازایەتی و شەهامەتی هەیە هەموویانم لە هین خستووە لە وەڕەوەڕ و لە واقەوا خستووە لەبەر ئەوەیە عەزیزان من قاژ ناخەمە ناو کۆمەڵە یاریەوە لەبەرەوەی کەسایەتی ئارام ئەحمەد لە ئاسی ئەو کەسایەتیانیان نییە هەتا دابنیشم بکەومە ناو ئەو شەڕ و نەعزانم تەخوین و بێحورمەتیکردن و درۆکردن و ئەوانە لەبەر ئەوەی ویستم پێتان بڵێم کە دڵنیابن هیچ کاتێ من ناکەومە ناو ئەو شەڕانە لە حەقیقەتە کامیش لەوانە ئازایەتی تایە شەهامەتی تایە بە ناو عینوانی خۆیەوە وەڵام باتەوە من لە خزمەتیان وەڵامی هەموو شتێکیان بدەمەوە بەڕاستی باش نییە بەڵام لە ڕێگەی خۆیانەوە یا لە ڕێگەی کەسانێکەوە کە معتەبەر بن کە ناسراو بن بۆ من بەڕاستی کە تۆزێک کەرامەتیان هەبێ لانی کەم سەر بە عایلەیەک بن کە تۆزیان عایلەیە سوزانم هەر بڵێن وەڵامە خێزانێکن کاکە بەڵام بەداخەوە کە ئەوان ئەوە ناکەن بۆ سوکایەتی بە من لە ڕێگەی سووترین کەسەکانی ناو سۆشیال میدیاوە یەن جوێن بە ئارام ئەحمەدن ئێمەش ناتوانم وەڵامی ئەوانە بە بەڕاستی خۆشەویستان بەڕاستی ناتوانم وەڵامی ئەوانە بدەم کاکە تێگەی من کەسایەتیەکەم ئەبێ کەسێ بێکە لانی کەم لە ئاسی خۆما بێ اینجا بتوانم وەڵامی بدەمەوە یعنی هەمیشە ئینسانەکان وان ئەبێ سڕاع و کێشمەکێشم لەگەڵ کەسانێکا بکەین کە لانی کەم هاوشانی خۆت بن تۆزێ
اینجا تۆ قسەیان لەگەڵاکەی بەڕاستی یان لانی کەم موقعیتێکیان هەبێ نەکەن خەڵکی پاتاڵ و ماتاڵ و ئالەم بابەتان بەرحاڵ و بەدەم ڕێگاوە ویستم ئەو قسانە بکەم بۆەوەی کە هەموو خۆشەویستان بزانن کە ئارام ئەحمەد کەسایەتێک نییە شەک لە لاکی تۆپی و هەڵبدا بەڕاستی لاکی کە تۆپیوە شایانی ئەوە نییە ئارام ئەحمەد بە قاچی پیرۆزی شەقی هەڵبدا هیچ کاتێک حرمەت و خۆشەویستین بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر باش بن ڕۆژێکی خۆشتان بێ ئەمڕۆ لای ئێمە یەکشەمەیە دوێنێ شەممە با بڵێن فراین ئێمە ئیشم نییە ئەم دوو ڕۆژە ئەو بۆ خۆم پیاساکەم و ئەمدا و لایەک و سنتەرێک و بازاڕێک و ئێوەش بە ئاسوودەی بژین عەزیزانی ئارام ئەحمەد حرمەتم بۆتان هەیە